کارەساتە سروشتیەکان بەرۆکی تورکیا بەرنادەن بێگومان لە دوای بوومەلەرزە کارەساتبارەکەی 6 شوبات لە وڵاتە کە چەندین هەزار کەس بۆنە قوربانی بەردەوام باس لە مەترسیەکانی دووبارە بوونەوەی بوومەلەرزەی کارەساتبار و هەروەها لافا و بارانبارینی بەخوڕ لە وڵاتە دەکرێت. دیارە شەوی ڕابردووش بەهۆی ئەو بارانە بەخوڕەوە کە بۆتە هۆی دروستبوونی لافا و زیانی گیانی و مادی زۆری هەبووە مەبەستمە گفتوگۆیەکی زیاتر بکەین لەم بارەیەوە لە دیاربەکرەوە پرۆفیسۆر دکتۆر ئەحمەد کەلج ئەکادمیست لە زانکۆی دیجلە لەگەڵما. دکتۆر ئەحمەد ئەم کاتت باش زۆر سپاس کە میوانی کوردستان 24 دکتۆر ئەمەی کە ڕوەدات دەکرێت بڵین کاریگەریەکانی گۆڕانی کەشوو هەوایە لەسەر تورکیا؟ Evet, depremlerden bahsedecek olursak... بەڵێ ئەگەر بێت و باسی بوومەلەرزەکان بکەین ئەمە پەیوەستە بە جوڵەی تیکتۆنیەوە. خۆتان دەزانن تورکیا لە نێو سێ کێشوەری جیاوازدا هەیە کە ئاسیا و ئەفریقا و ئەوروپایە. بەهۆی ئەو جوڵە تیکتۆنیکەوە پێشتریش بووە ئێستا ئەمە هەر بەردەوام و بوومەلەرزەش بەردەوام دەبێت. پرسی لافا و پرسێکی دیکەیە و ماوەیەکە کاریگەری خۆی بە توندی پیشانەدات بەهۆی گەرمبوونی زەوی و گۆڕانی کەشوهەواوە. خۆتان دەزانن گۆڕانکاری زۆر بووە لە وەرزەکان لە ئێستا بۆتە هۆی ئەوەی کە لە وەرزی هاوین زیاتر سەرمامان بێت و لە وەرزی زستانیش گەرمامان بێت. واتە وەرزەکان گۆڕاوە و ئەمەش پێویستە بە گۆڕانی کەشوهەواوە. پێویستە چەندین ڕێکاری جیاواز و تایبەت بگرینە بەر بۆ ئەوەی ئەو کاریگەریانە بەلاوە بنین. ئەم پرسە پەیوەندیدارە بە جیهانەوە بە مرۆڤایەتیەوە چونکە ئەم کارەساتانە زۆر زار بەهۆی نەبوونی دارستانەکانەوە دەبێت، زۆر زار بەهۆی نەبوونی دارەوە دەبێت. ئەگەر بێت و ڕێژەیەکی زۆر باران ببارێ هەندێک زار پارێزگاکان ناتوانن، واتە سیستەمی ئاوڕۆی پارێزگاکان ناتوانێت ئەم قەبارە گەورەیە هەڵبگرێت بۆیە دەبێتە هۆی تەقینی و ئەم جۆرە شتانە ڕوودەدا و دەبێتە هۆی لافا و پێویستە ئێمە سەرجەم هەوڵەکان ئەم پێویستە چەندین ڕێکار بگیرێتە بەرەو ڕێکارانە چین؟ بۆ نمونە تورکیا دەتوانێت چی بکات لەم بارەیەوە؟ بەڵێ پێشەچی پێویستە پارێزگاکانمان ڕێژەی دار بە تایبەتی لە پارێزگاکان زیاد بکەین چونکە تیۆرێکی گرنگ هەیە ئەویش پێویستە بۆی کە ئەو شوێنانەی کەوا داری زۆرە لافا و کەمتر دەبێت، کارەسات کەمتر دەبێت و جگەلەوە پێویستە یەکەکانی نیشتە جێبوون لە ڕووبار و کانیاوەکان دوور بخەینەوە و پێویستە بیناسازی و تەلارسازی بەم ئاراستەیەوە بکرێت. هەروەها ڕواندنی و چاندنی دار بە تایبەتی دەبێتە فاکتەرێکی زۆر گرنگ بۆ ڕێگریکردن لەم جۆرە کێشانە. لافا و لە پارێزگاکان زیاتر پەیوەندیدارە بەوەی کەوە شوێنی نیشتەجێبوون لە نزیک ڕووبارەکان دروست دەکرێت یاخود پێشتر ڕووبار بۆ دواتر نەماوە، بۆیە ئەمە ئەم ڕێرەوە هەر ماوە، بۆیە ئێستا ڕوبەڕووی کێشێکی لەم جۆرە بووینەتەوە. کاتە دکتۆریانی دەکرێت بڵین لە تورکیا ڕەچاوی ئەوە نەکراوەکە ئەم گۆڕانکاریانی کەشوهەوا بەم شێوەیە دەبێت کە ئێستا مەترسی هەیە لەسەر بیناکانی نیشتەجێبوون لەسەر ناوچەکانی نیشتەجێبوون پێشتر ینی پێشبینی ئەوە نەکراوە یاخود ڕەچاوی نەکراوە؟ بەداخەوە ئەو کێشانێکەوە ڕوبەڕووی بوونەتەوە پەیوەندیدارە بۆی بە نەخشە سازی پارێزگاکانە، واتە ئەو کەسانێکەوە پسپۆرن پێشبینیەکانی خۆیان خستووەتە بەردەم لایەنەکان بەڵام لایەنە پەیوەندیدارەکان جێبەجیان نەکردووە. واتە ئەگەر بێت و ئەم تیۆریانێکەوە ئێستا باسم کرد ئەمانە جێبەجێ بکرابان بێگومان ڕوبەڕووی کێشەیەکی وها نەدەبووینەوە، واتە لافاوی لەم قەبارە گەورەیە نەدەبوو. بەداخەوە گرنگی بە پلانسازی پسپۆرەکان نادرێت. پسپۆرەکان
چەندی پلانی جیاوازیان هەیە بەڵام گوێیان پێ نادرێت لە چەندی وڵاتی دیکەش ئەمە هەیە لافاو لە هەموو شوێنێک هەیە لە ئەمریکا بێ لە ئەوروپا بێ لە هەموو شوێنێک هەیە بەڵام ناکرێت تۆ بیت و شوێنی نیشتە جێبوون یاخود ناوچەی پیشەسازی لە نزیک ڕووبارێک یاخود کانیاوێک دروست بکەیت ئەمە کاریگەری خراپی هەیە لە وەرزی زستاندا و پێویستە ڕێڕەوەکان ئاراستە بکرێن و ئەم کێشەیە بەلاوە بنێن و دکتۆر خۆتان دەزانن هەندێک وڵات و هەندێک ناوچە کاریگەریەکانی گۆڕانکاری کەش و هەوا زیاتر لەسەری دیار دەبێت تورکیا لەکوێی گۆڕانکاریەکانی کەش و هەوادایە مەترسیەکان چەندە لەسەر تورکیا Şimdi küresel ısınma dünyayı ilgilendiren bir sorun. گەرمبوونی کەشوهەوا پرسێکە کە پەیوەندیدارە بە سەرانسەری جیهانەوە خۆتان دەزانن پێشتر ئێمە چەندین پێشنیازمان دەکرد لەبارەی کەشەوە بەڵام ئێستا ناتوانین بۆ نمونە ناتوانین پێشبینی بارینی بەفر بکەین ئەمە بەهۆی گۆڕانی کەشوهەواوەیە ئەگەر بێت و بەفر نەبارێ ئەمە کێشەیەکە بۆ خاچیش بە هەمان شێوە باران بەردەوامە بە شێوەیەکی بەردەوام باران دەبارێت بەڵام ئەمەش وەک پێشتر کاریگەری نییە واتە باران زیاتر ناتوانێت سوود بە خاک بگەنێت ئەوەی گرنگە بەفرە ئێستا ئێمە ناتوانین پێشبینی بەفر بکەین بۆیە پێویستە ڕێگە چارێک بدۆزرێتەوە بۆ ئەوەی ئاو بچێتە نێو خاکەوە ئەمەش پەیوەندیدارە بە زیاتر چاندنی درەختە لە ڕێگەی ئەم درەختەکانەوە دەتوانین ئاو بۆ ژێر زەوی ببین ئەگەر بێت و ئێمە ڕاستیە زانستیەکان پەیڕەو بکەین ئەو زیانانەی کەوا ڕوبەڕووی دەبینەوە زۆر کەم دەبێت بۆیە لێرە دەمەوێت بە تایبەتی ئاماژە بەوە بدەم دار زۆر گرنگە چاندنی دار زۆر گرنگە و پێویستە ئەم ڕێگە چارەیانە بەکاربێنین کە نەبێتە هۆی بەفیرۆدانی زۆری ئاویش بە هەمان شێوە دەتوانین پەینەکان و سەرجەم مادە کیمیاویەکان بێنین لە ڕێگەی مەڕەشەکانەوە بە شێوەیەکی هێدی ئاو بۆ دارەکان ببین بۆ ئەوەی نەبێتە هۆی زیاتر تێکچوونی زەویەکە بە هەمان شێوە ڕێگری لە کیمیاییەکان مادە کیمیاییەکان بکەین بۆ ئەوەی نەچێت لای دارەکان ئاماژەت بە گرنگی درەخت و دارستانەکان کرد خۆشتان دەزانن کە لە تورکیا ساڵانە چەندین هێکتار لە دارستانەکان بەهۆی سووتانەوە لە ناو دەچن ئێوە وەکو پرۆفیسۆرێک ئەوەی کە لە سەرتانە ینی ئاماژەی پێ بدەن ینی باسی لێەوە بکەن کە چۆن دەکرێت ئەمە چارەسەر بکرێت بەڵام حکوومەت تا چەند گوێ لە پرۆفیسۆر و لە شارەزایان دەگرێت تا چەند کاری بەوە کردووە بەڵێ بەڵێ دارستانەکان نەک تەنیا بۆ وڵاتیمە بەڵکو بۆ سەرانسەری جیهان زۆر گرنگە چاندنی درەخت زۆر گرنگە و ئێستا هەوڵ هەیە بۆ ئەم مەبەستە بەڵام ئەم مەبەستە بەپێ پێویست نییە پێویستە ئەمە زیاتر بکرێت سەرجەم زانایان و پرۆفیسۆران هەمویان هاوبیرن لەوەی کەوا پێویستە درەخت بڕوێنین لە تورکیا ئێستا تایبەتمەندیەکی هەیە تورکیا واتە زیاتر ڕوبەڕووی داڕمان دەبێتەوە ئەگەر بێت و ئێمە درەخت بچێنین ڕێگە لە ڕۆچوونی زەویش دەکەین کاتێک دارستانەکان دەسوتێنرێت ئەمە بێگومان هەر هەبووە و پێشتریش هەربەوە هیوادارین لەمە بەدواوە ئەمە نەبێتەوە و دووبارە نەبێتەوە نەک تەنیا لە تورکیا لە سەرانسەری جیهان بەهۆی گۆڕانی کەشوهەواوە دارستانەکان دەسووتێن بە تایبەتی ئەو درەختانەی کەوە بەهۆی کەشوهەوا وشک بوون بە ئاسانی دەسووتێن لە تورکیا و لە یۆنان و لە ئەمریکا لە نەمساش بامان شێوە ئەم کێشانە هەیە لێرەدا گرنگەکە ئەوەیە کە پێویستە ڕێکاری پێویست بگرینە بەر بۆ نمونە پێویستە لەبارەی بەرگری شارستانی و کوژاندنەوەی ئاگر کوژێنەرە پێویستە هەموو ئەم سیستەمە بە شێوەیەکی پتە و بە هەماهەنگی پەیوەندیان لەگەڵ یەکتر هەبێت و خەڵکیش هۆشیار بێ لەم بارەیەوە دەتوانێت لەم ڕێگەیەوە بتوانین ئاگرەکان بە زووترین کات بکوژێنینەوە و
پێویستە سوود لە تەکنۆلۆژیا وەربگرین بە هەمان زۆر شێوە. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت پرۆفیسۆر دکتۆر زۆر ئەحمەد سپاس. کلچ ئەکادمیست لە دیاربەکرەوە لەگەڵم بووی سپاس.